دلكزا ياخذ دلكزي تشيا وكاركاني تشين أروها تار سركاني تشين. بسم الله الرحمن الرحيم. من دكتور جاسم محمد إبراهيم فيزيشكي بسبور نخوشكاني هناودل ما مسألة كوليجي فيزيشكي لا نخوشخاني مهرباني بس أوي دكين جوتان لبوا بدل نهاية ودلكزا زور نخوش يديد دلكزيم هي ياخذ دلكزم هي دلكزي تشيا وكاركي تشيا تار سركي تشيا دلكزي بريتي لسوتانا وياخذ أزارك لسرويزك لخواروي سينغ لنا وراس حسب سوتانا ودكات ياخذ جاري واه حسب ودكات كواتر شلوشي قد دقرت وناو دبي وحسب شتيكي طال دكات او بيدلين دلكزا وزوربي جار ازاركان داتو پشتي نخوشك ل برامبر قد داتو پشتي بيدلين دلكزا ياخذ بابلن دول سوتانا وكاركاني تي طبعا هو كاري كي دياري كراومان زور هو كارمان هي اوي شو كاركان اويا جاري وهيا درچه كيلنيوان سورنچكو قدا او سور او درچه شل دبي بهر هو كارك به هۆکاری زۆر خواردنە هۆکاری با بڵێن خواردنی چەوریە یاخود پاڵدانەوەی مباشرەتەن لە پاش خواردن یاخود زۆر قاوە و چای خواردن یعنی جاری وا هەیە ئەو سەمامە ئەو دەرچەیە کە لە نێوان سۆرێنچوک و گەدە هەیە شل دەبێ بە هەر هۆکارێک ترشیەکە دەگەڕێتەوە ناو سورەنچێک گەراوە ناو سورەنچێک تحملی ئەو ترشیە ناکات هەمووی دادەڕۆشێنێ دەیسوێنێتەوە بۆیە کەسەکە هەست بە ئازاری سنگ دەکات هەست بە سوتانەوە دەکات و ئازارەکەشی دەداتەوە پشتی و چەندین جار هەبووە نەخۆش هەبووە لەبەر ئەو حاڵەتە کارگەیشتەوەی قەسڕەش بکە وای زانیە نەخۆشی دڵە بەڵام لە ئەساسدا دلەکزەی هەبووە یاخود کێشەی دەرچەی مەعیدەی هەبووە هۆکارەکان وەکو باسم کرد شلبوونەوەی یاخود خاوبوونەوە لە دەرچەی مەعیدە ئەویش لەبەر چەند هۆکاری یەکەم شت ئەویش ئەوەیە خواردنی چەوریە یانیش کە خواردن دەخوات یەکسەر پاڵ داداتەوە یانیش زۆر خواردنی ترشی یاخود خواردنی بەهارات زۆر خواردنی بەهارات هەروەها زۆر خواردنەوەی قاوە و چایە و نسکافە و هەر شتێکەوە مادەی کافاین تێدایە ئەوانە وا دەکەن دەرچەی مەعیدە شل بێ ترشیەکە بگەڕێتەوە چارەسەرکردنی چییە؟ چارەسەرکردنەکەی ئەوەیە زۆر ئاسانە ئەویش ئەوەیە وەکو کوردی خۆمان دەڵێ کەم خۆر دایم خۆر هەوڵدا جەمی خۆ دوورکە لە جەمێکی زۆر قورس هەروەها خواردن زۆر بە خێرایی خواردنی تیژ خواردنی تفت و هەروەها کە خواردن خواڕانە کشتی یەکە سەر ڕابکشتی و پا بدەیەوە و هەوڵ بدەیت 2 سعات بۆ 3 سعات پێش نووسن خواردن نەخۆی و هەروەها بنیشت جوون زۆر باشە ئاو خواردنەوە زۆر باشە ئەوە وا دەکات جاری وایەوە کافیە یعنی چارەسەری حاڵەتەکە دەکات و ئەگەر هاتوو حاڵەتەکە چارەسەر نەبوو بەو شتانە ئەوە پەنا دەبینە بەر دەرمان ئەویش چەند دەرمانێک هەیە بەکاردێن وەکو جەماعەتی PPI کە ئۆمپرازۆل و لانزۆپرازۆل و نیگزێم و ئەوانە یاخود جەماعەتی ئێشتۆبلۆکەرە کە وەکو جەماعەتی زانتاک و هەروەها فاموتیدین و ئەو دەرمانانە و جاری واش هەیە حاڵەتەکە زۆر توندە بە دەرمانیش سوودی نییە پەنا دەبرێتە بەر نەشتەرگەری بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک میهرەبانی دڵسۆزی و لێزانی